الحمد لله نحمده ونستعينه ونستغفره فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. زانستێکمان هەیە کە لە علومی مەلایەتیە ئەخوێنرێ بە ناوی زانستی منطق بە معنای لۆژیک دێ، واتە زانستی عەقڵ. لە عەرەبا کاتێ تەرجەمەی زانستی عەقڵیان کردووە وشەی منطقیان بەکارهێناوە. منطق بە معنای نوتق دێ، بە معنای قسەکردن دێ. فەرموویانە بۆچی فەیلسوفە گەورەکانی ئیسلام ئەم کەلیمەیان بەکارهێناوە؟ فەرموویانە عەقڵ شتێکی شاراوەیە لە ئینسانە. کاتێکەوە قسەی پێکرا بووە قسە وتە ئینجا عەقڵی مرۆڤەکان دەرەکەوێت. ئەگەر کەسێکی هیچ نەزان و کەسێکی زۆر زانا و دانا لە پەنای یەکا دابنێ هەتاوەکو قسە نەکەن، تۆ نازانی قورسایی عەقڵیان چەندێکە و ئەندازی عەقڵیان چەندێک. خوا جەلە جەلالوهو بە عەزەمەت و گەورەی خۆی یاسای زۆر گەورەی بۆ زمانی مرۆڤ داناوە، چونکە زمانی مرۆڤ دەڵا لەسەر عەقڵی ئینسانەکە. لە قورئانە زۆر باسی کردووە بۆ ئێمە ئەگەر وشەیە لە زمانت دەرچێ تۆ محاسبە ئەکرێ لەسەری، نی وشە ئەگەر دەرچێ تۆ محاسبە ئەکرێ لەسەری، لەسەر هەموو پیتێک کە لە زمانی تۆ دەرچێ تۆ محاسبە ئەکرێ لەسەری. فەرموویەتی ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. هیچ وشەیەک نییە، لەفظێک نییە. وەلەما فەرموون لەفظ لە زمانەوانیە ئەوەیە کە معنای هەیە کە معنای نییە. لە زمانی تۆ دەرچوو إلا رقيبك عتيد بسرته أينوسيه. وإن عليكم لحافظين كراما كاتبين. بردوام أمانة نسرن بو هر كردويشي تو، هر زمانيشي تو، هر إيشيكي تو. خوشويستي دل صلى الله عليه وآله وسلم لخطري زمانا أفرمي هر كسي زمانتي نيوان هردو الرانا كاني بكاتو، زمانتي نيوان هردو اللي وكاني بوكا بهج جيجيتي لا محالة. ئەهلی بەهشت ئەوانن کە بینی دوو لێوی خۆیان پاراستووە، زانیویانە چۆن قسە ئەکەن، لەکوێ قسە ئەکەن و چی ئەڵێن. هەر خۆشەویستی دڵە ئەفەرمێ عەبدێک لە عەبدەکانی خوا کەلیمەیەک ئەڵێت تەبیینی تیان نەکردووە، ڕۆشنی نەکردوێتەوە، تێی نەگەیشتووە باش و فڕێ ئەدا، بەرگوێ کەوتووە میشهەڵی ئەداتەوە. ئەفەرمێ ئەو کەلیمە ئەوەندە گەورەیە يزل بها في النار أبعد مما بين المشرقين. بأندازي نوان مشرق ومغرب شندورة أو اندب قولينا وأقرأ إبات أخوار يقوش يك كلمة. زور كاد إنسان توشي أم هلانا أبيت لبر أوي عقلي خوي ناخا تكار. مروفي مسلمان وأهلي مزقود زور قرنق خواني عقلي خود بي، عقلي تونا بإعلام بي بابره. أزان سيستمي جهاني أمره لسدرو أروا، راقاندني أمره حامو يدرو لسدرو أروا. سیاسەتی جیهان لەسەر ئەوە ئەڕوا ئەوەندە درۆ بکە هەتاوەکو خەڵک بڕوات پێکە. تۆی ئیماندار کەسێکی سادە نی، هەر کەناڵی شتێکی و تو لە فەیسبووک شتێکی بین تۆ بێڵیتەوە. تۆ ئەهلی عەقڵی، ئەهلی فکری، ئەهلی تێفکرینی، ئەنواری سەیرەکەی، هەڵسەنگاندن ئەکەی، قسە لە خۆتەوە ناکەی. یەقول التي هي أحسن. کامە جوانترین وشەیە لە تۆ دەرەچێت. نابێت تۆی ئیماندار زمانت وەکو ئەهلێکی نامسلمان و نادیندار بێ. تۆی مسلمان ئەبێ هوشیارانە مامەڵەکەی. ئێمە ئەمڕۆ لە جەنگێکی زۆر گەوران جەنگی هوشیاری پێ ئەوترێ. ئەبێ لە جەنگی هوشیاریە زۆر جوان مامەڵەکەین، بزانین چۆن زمانمان بەکار ئەهێنین، لەکوێ بەکاری ئەهێنین. تەسەوڕ کە منافقەکان کە خوا جەلە جەلالوهو لە ئاەتێک لە قورئانە باسی ئەوە ئەکات شتێک وهای لێکردن منافقان لە خەتی نیفاق و سنە و کوفرەوە. ئەو شە چی بوو؟
أفرمي ولا إن سألتهم قالتانا كن هندي كلمات أبو أيانود قالتبو بدين جوان نأدايا ولا إن سألتهم أقبرسيان لك بو أم قصانا أكن ليقولن إنما كنا نخوض ونلعب يا خريش ياري كنو قالتو قبوين ما بس ما نبو هل أخو أم قصانا ما نكر قل أبي الله وآياته ورسوله كنتم تستهزئون إيوتانو قالتب خدا وآياتي خدا وبيغمبر كيف كان لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم هيج عذرنا هنا لدواء أو إيمان تان ثابت لإيمان لا تان دا كافر بون تصور كإنسان أقربيته بوشيك طبعا ليرب بعد إيمانكم علماء فرمون ما بس بو منافقانيك لزمني بيغمبر صلى الله عليه وسلم إيمان دا مزرا ولا إيمان لا يندا بهوي وشكانيانو وش أونده خطره ئێمە ئیماندار ئەمڕۆ لە ڕاستیە هەموو کافری جیهان کۆبووەتەوە لەسەرمان بۆ تێکدانی فکرمان بۆ تێکدانی زمانمان بۆ تێکدانی کولتوری جوانی ئیسلامیمان ئێمە بێ زۆر جوان مامەڵەکەین لەگەڵ وشەکانمانە هەمیشە بگەڕێت جوانترین وشە بەکاربێن تۆی ئیماندار لە سەرمەرگا کە ئەمری مەلائیکەت جوانترین ناوت بۆ هەڵەبژێرن چیت زۆر پێخۆش بووە ئەو کەلیمەیە بە گوێی ئاسمانەکانە ئەدەن کە ڕۆحی تۆ ئەچێ بەرەو ئاسمان ئێمە ئیماندارە بە هوشیارانە مامەڵەکەین جەنگکەین لەگەڵ خۆمانە لەگەڵ نەفسمانە لەگەڵ فکرمانە دابنیشین لەگەڵ خۆمانە بزانین چۆن مامەڵەکەین ئەبزانە ئیمامی شافعی رضی الله تعالى عنه چۆن باسی وشە ئەکا ئەفەرمێ إذا أراد أحدكم الكلام فعليه أن يفكر في كلامه ئەفەرمێ هەر کەسێک تا ویستی قسە بکە پێش قسەکە بە بیر کاتەوە لە وشەکەی بزانە ئێوە چی بڵێ بزانە کام کەلیمەی مەبەستە أفرمي فإن ظهرت المصلحة تكلم أجر هاتو مصلحتي تيابو باباسك مصلحتي مجلسي تيابو مصلحتي خوي تيابو هي ولاة اجتماعي تيابو هي ديني تيابو إن جا كلمة كبلة وإن شك أجر بس جماني لو هبوك لمصلحة النبي أو شيء أفرمي لم يتكلم بهش وازنا بقصبك حتى يظهر حتى هو كو يجلاي أكاتو كاش يعني مصلحتي أو قصي قصكبك جاري وهي قصيك كسيك بكشتن أدا قصيك عشرتك أدا بيكا إما إيمان دار أبيه هشيار بالله جنجي وشيا أزان إما بدرجاي ميشو وشي إما خلطان دو باوك من آدم عليه السلام شيطان شوني خلطان وتي أدي ولا دارك تبيالم أو دار بخولا باش دو كان دروتي نا هل أدلك على شجرة الخلد آيا داري هتا يتبشان بدم كلمة يكي براقي رازان دو آدمي بي خلط ئەمڕۆ جیهان هەمووی شەڕ لەسەر وشەکە وشەیە مرۆڤ لە خراپەوە ئەهێنێ بەرەو چاک لە چاکیشەوە ئەبێ بەرەو خراپ بۆیە ئەبێ زۆر هوشیارانە ماماڵ لەگەڵ وشەکانمانە بکەین بابەتێک هەیە ئێمە وا ئەزانی وشە تەنها ئەوەیە بە زمان بوتر لە ڕووی لوغەتەوە هەموو نووسینێک بە وشە دائەند هەموو ئیشارەتێک بە وشە دائەند بويا رحمتي خواه لإمام غزالي بأفرمي إنساني وهي بتشاو ظلم أكال كسي يشتر بتشاو إشارتي كل كسي كانت خزمة بيغمريان صلى الله عليه وآله وسلم بأدبي زوري كرت بويا رسول الله فرمي أري كسي كتنبو عقلك أو كان يا رسول الله بتشاو إشارتك النكر بومان جاء ما زايد شيلي أكين فرمي بو هيش بيغمبرنا توخيانت بتشاو يبكا كابو تشاو قسأك كورا بانجا كانت قسأك هرشي أنوسي قسأ بزماني أمره هر كومنتي أكي هر لايكي أكي تشاوت هرشتي أبيني لهر مجلسي كهي أمره مجلس تنها وني لما لا كوبيتو مجلسي ناو موبايلك لشواي كره هم لسر ماله هم لسر حسابه كره أمتي بيغمر صلى الله عليه وسلم بخوا أمره إما بزور هشيار أنا ما ملكين أجرنا دين ودنيا شمال لدز درج دنيا ما نوكو خلق بينا كره دين داريش ما نوكو خواناسي وكو أهل إيمان بينا كره لوني وأنا ما وينتو أبي زمان من زمانك زور جوان به لعل رب العالمين بهوي وشي جوان ما نوا رحمته بزي بسر معنا أبارنا كوتا كلمة لخزمت أنا لقماني حكيم بكركي على كل شيرينم أجر هات وخلق خويا شانازيان كربوي كجوان ترين قصة أداء كانوا ألين تو شانازي كبوي جوان ترين بقصيت هالبجاد شبه حتى قصي كمتر كي لقيامتها محاسبة كمتر حتى زور تربلي لقيامتها محاسبة زور تر بخوا أم خطوة كي أستم لخزمة إيوة وتم
بارێکە بەسەر شانی منەوە لە ڕۆژی قیامەتە، بارە بەسەر شانی ئێوە لە ڕۆژی قیامەتە، چکە بەیانی حەقێکمان کرد، هەمومان پێکەوە مکەلەفین لەسەر هەموو وشەیە کە گوێمان لێیە کە ئەیبیسین کە ئەیڵێین کە لە خزمەتیا ئەبین. خوایە داوات لێ ئەکەیت زمانمان بپارێزە یا رب العالمین، یا ربی خوایە فکرمان بپارێزە یا رب العالمین، یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لێمان خۆش بە، گوناهێ بە ئاشکرا و پەنهان کردومانە عەفومان کە، گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە، گوناهێ لەمەوە دوائێکەین و فریای تەوبە ناکەوین خوایە عەفومان کە، یا ربی خوایە چاکەکانی دنیا و ئاخرەت بە قسمەتمان کە، یا ربی خوایە ئەم ئیماندارانە ئەهلی سوجدە و ڕکوعن بۆ تۆ، ئەهلی تەوحیدن بۆ تۆ، ئەمانە ڕکوعیان نەبردۆ تەنها لە حوزور و مەقامی تۆیان نەبێ، سەری خۆیان نەخسۆتە سەر زەوی ئیلا بۆ تۆ نەبێ، دەسی زەلی دوعا بەرز ناکەنەوە تەنها و تەنها لە مەقامی تۆیان نەبێ، دەیا ئیلاهی دوعاکەنن گیرا بکە، ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.